لە ڕووی هونەریەوە لە ڕووی وەرزشکردنەوە تەنانەت لە ڕووی خواردن و خزمەتیشەوە هەمومان کە تۆڕە کۆمەڵاتیەکان کاریگەریەکی زۆری هەیە لەسەرمان چی بکەین بۆی کە ئێمە ببین بە بەکار تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاربهێنین نەک تۆڕە کۆمەڵاتیەکان ئێمە بەکاربهێنن پرسیارێکی زۆر لە جێی خۆیەتی بڕاستیەکەی ئێمە طبعاً چاخ خواردنەوە کە تیۆفینی تایە سوودی هەیە بۆ جسمی ئینسان لە ڕۆژێکا دووجار دانەیەک دووجار سێجار سوودی هەیە بەس کە بوو بە 20 جار زیانی هەیە ئاوە هەروە شیر هەروە هەموو شتێک بەڕاستی جگە لە ئاو هەموو شتێک زەرەری هەیە بۆیە زۆر زیادە ڕەویکردن مانەوە و سکرۆڵکردن لە ناو دیجیتال میدیایە بەڕاستی زیانێکی بێوێنە بە تاکی کوردەکەیێنێ من لێرەوە هانیانەیەم لە شاشەی ئازیزی ئێوە هانیانەیەم کە بەکار ئەوان بەکار هێنەرەکە بن نەک پلتفۆرمەکە ئەو بەکاربێنە و کاتەکانی بەزایە یابات یعنی لەم ماوەیە بۆمان دەرکەوت کە بەڕاستی ئەو کەسێک کە زۆر سوۆشیال میدیا بەکارێنێ زۆرتر سوودی گەیان بە ئەو شۆڕشەنەتەوەیی کە هەیە زۆر باشە مامۆستا سۆران دوای 20 ساڵ لە مێژووی دامەزراندنی فەیسبوک بەگشتی و تۆڕە کۆمەڵاتیەکان فەیسبوک بە تایبەتی و تۆڕە کۆمەڵاتیەکان بەگشتی توانی یانە مێژوویەکی نوێ تۆمار بکەن یاخود هەر ئامڕازێکن بۆ بەکارهێنان وڵا بێگومان لە پرۆسێسی بەکارهێنانەکەیە زۆر بە باشی توانیانە بەکاری بێنن بۆ نمونە عینە نمونەیەکی بەسیط بە جەناب تو بینەرانی عزیز ژەڵێم ترامپ لە ڕێگەی فەیسبوکەوە بێ بەسەرۆک ئەمە فیلمێکیش هەیە من نایڵێم وەسایقیە لە ناو نێتفلێکس هەیە بە ناوی The Great Hack زۆر بە وردی باسی ئەوت بۆ کە چۆن لە سەرمایەدارێکەوە ئێوارەیە قەرارەیە کۆمپانیایە گەیەنێ ئەم کۆمپانیایە وادیەوەیەنێ کە تۆ سەرۆکیت ئەگەر ئێمە ئیشەکە بۆ بکەین کامپینەکە بۆ بکەین تۆ سەرۆکیت ئەو لۆگاریتمەی کە لە ناو دنیای دیجیتالیا هەیە زۆر بە وردی بەکارهێنرێت زۆر بە ئاماژەداری و بە ئامانجگیراوی ئەتوانی تۆ بەکاری بێنی بۆ هەر شتێک کاتەوێ ئەوەی کە لەو فیلمەیە بۆ ئینسانی سەرڕووی زەوی ڕوون بۆ ئەوەیە کە هەر ئەو نییە زۆر لە سەرۆکەکان لە ناو ئەو فیلمەیە زۆر بە وردی باسیە کات کە فیلمێکی دۆکمنتاریە باسیەوە کە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر دانیشتوانی ناوچەیەکی ئۆهایۆ کە ویلایەتێکە لە ئەمریکا حەزیان زیاتر لە بۆ نمونە لە یاری هۆکی بێ ئەو تارگێتەکەی لە فەیسبوکەوە کە بۆی کراوە لۆگاریتمەکانیان لەلایەکە ئەو کەسانەی دانیشتوانی ئەو شوێنە بەو شێوەیە هینەبن هەسە لە سلێمانیە ئەگەر شتێک بێت خەڵک ئەکسەر هاندەری نەورۆزە لە زاخۆ هاندەری زاخۆی ئەم شتێک لای بۆتەوە بۆیە ئەوان تارگێتی ئەو خەڵکانەیانە کرد یانوت ئێمە هاانی ئەو گروپەیەن کە سەرکەوێ ئەوە زیاتر لە پشتیە بین و تۆش دڵی خۆشە بێ لە بەرەوەی کە ئەو یاریزانانەت سەرەکەون لە بەرەو لەگەڵمان بە هەر کەسەوە بە شێوازی خۆی تارگێت کراوە ئامانجە نەتیجەکەشی ئەوە بوو کە بینیمان ترامپ نەک بۆ 4 ساڵ دیسانەوە بۆ 4 ساڵ